جگربوونەوەکەی ئێمە دژی دانانی دیاریکردنی نرخی مولدە ئەهلیەکانە کە ئەم مانگە بەراورد بە مانگەکانی ڕابردوو زۆر زیادی کردو لە هەندێک گەڕاک نزیکەی 7000 دینار لە هەندێک گەڕاک نزیکەی 5000 دینار بۆ هەر ئەمپێرێکی مولدە زیادی کردووە ئەمەش زۆر ڕوونە لە توانای خەڵکی ئەم شارەیانیە و بارودۆخی ژیانی خەڵک ڕوونە کە لە چی قەیران و کێشە و مەشاکلەکان لەسەری ئەمەشەوە مانگی ڕابردوو 5000 دینار وەرگیراوە یان 7000 دینار وەرگیراوە مانگە 12000 دینار واتە 7000 دینار بۆ هەر ئەمپێرێکی مولدە لە هەندێک گەڕێک زیادی کردو و لەگەڵ ئەوەشدا کە نایەکسانێک لە نێوان گەڕەکانە هەیە بەدانەی نرخی مولدە ئەهلیەکان لە هەندێک گەڕێک 5000 دینارەوە لە هەندێک گەڕێکی تریش 12000 دینارە هیچ پێوەرێک نییە بەدانانی ئەم نرخانە جگەلەوەی زۆر میزاجێت دانراوە و لەگەڵ بەرژەوەندی و لەگەڵ گیرفانی خەڵکی ئەم شارەیە ناگونجێت و داواکاری یەکەم و کۆتایی ئێمە هەرەوەیە دەبێت ئەم نرخانە پیاچونەوەی بۆ بکرێ هەر وەک پارێزگاری بەوە کاتی کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم داواکاری ئێمەیان کردووە چونکە ڕوونە هەمووان درێک بەواکەن کە ئەو نرخانی کە دانراون لە توانای خەڵکی ئەم شارەیان نییە.